بینەرانی بەڕێز لە هەر کوێگەنم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ڕاوێ ڕۆژدا هاتوینەتەوە خزمەتی ئێوەی بەڕێز ئەم شەو ئاکام و دەرەنجامەکانی هەڵبژاردنەکانی پارلەمان و سەرۆکایەتی کۆماری تورکیا دەخەینە بەرباس و گفتوگۆ گرنگی ئەم دەرەنجامانە چین ئەم دەرەنجامانە چ کاریگەریەکیان لەسەر تورکیا باکووری کوردستان و ناوچەکە دەبێت چ خوێندنەوەیەک بۆ کۆی ئەو پرۆسەیە دەکرێت کە دەوترێ بە تایبەتی لەوەی سەرۆک کۆماریدا ساختەکاریەکی زۆر و بێئەندازە کراوە ئەڵبەتە هەڵبژاردنەکان پێشوەقت بوون لە کات و ساتێکدا بەڕێوە چونکە دەرفەتی تەواو بۆ لایەنەکانی دیکە بە تایبەتی وەکو هەدەپە نەبوون بەڵام دیسانە دەپە سەرکەوتنی مەزنی تۆمار کردم سەرکەوتنە چەند ڕنگدانەوەی لەسەر بەشەکانی دیکەی کوردستان دەبێت لە تەوەرێکی دیکەشا داگیرکاری تورکیا دەخینە بەرباس و گفتوگۆکە لە باشووری کوردستانی هەڵبەتە لە سۆنگەی ئەو بەگژاچوونەوەی گەریلا کە بە شێوازێکی مەزن ڕوبەڕووی داگیرکەران بوونەتەوە و دژبەری باشووریەکانیش لە بەرامبەر داگیرکاریەکە هەڵبەتە ڕاوەی دەکەین لە کۆتاییشدا سەوباسمان لەسەر کۆنفرانسێک دەبێت کە پێنجشەمەی داهاتوو لێرە لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکا هەڵبەتە لە بارگای پەرلەمانی ئەوروپا بەڕێوە دەچێ مژارەکەشی لەسەر پرسی کورد و دیموکراتی و هەروە پرسی تورکیا و ڕۆژەڵاتی ناوینە هەڵبەتە داگیرکاریەکەی تورکیاش بەشێک دەبێت لە قسە و گفتوگۆکان لە سەرم تەوارانەش میوانداریمان کردووە لە دوو بەڕێز کە لێرە لەگەڵمان بەشدار دەبن سەرەتا بەڕێز عەدنان بەرواری ڕۆژنامەوانمان لەگەڵدا دەبێ پاشانیش کاک بەهزاد پیرموسان دامی کۆنسەی بەڕێوەبەری ببورن کەنەکە یا کۆنگرەی نەتەوەی کوردستان ئەویش هەڵبەتە بە کەمێک تەخیر بوون دێتە بەرنمەکەەوە لەگەڵ هەردوو بەڕێزیاندا گفتوگۆ دەکەین بە ناوی خۆمان و بە ناوی ئێوە سەرەتا بە خێراتنی بەڕێز بەرواری دەکەین کاک عەدنان زۆر بەخێر بێت. زۆر سپاس بژیت. کاک عەدنان خوێندنەوە چییە بۆ هەڵبژاردنەکان؟ هەڵبژاردنەکان لە ئاستی پەرلەمانیدا ئاکەپە دەنگی کەمی کردو بەڵام لە ئاستی سەرۆکایەتیدا بربژێرەکەی کە ئەردۆغان بووە دەنگی زۆری هێناوە لە بەرامبەر هەمووەمانشدا سەرکەوتنی مەزنتر بۆ هەدەپە بوو. بله سەرەتا سلااف ji بۆی بینەرên بەرنامەتە gelek spas yani ji bo wê pirsa ku Erdogan dengê zêde anîne û AKP ji dengê kêm anîne ez barim AKP divê hilbijartinên ku çend salê dawî dîmahekê ku li Bakurê Kurdistanê û Tirkiye hatine kirin jara pêşiya ku vê radê dengê xwe kêm dikir taybetî ji Bakurê Kurdistanê dengê wê kêm bûne û dengê HDP zêde bûne lê ji bo ku dengê Erdogan çawa zêde bûn yani ev zêde ne gireyekî kor e ku mirov bêje gireyek kor ama mirov lê bigere ji ber ku ev îtifaqet ku hatin çêkirin ev ittifaqên faşîst ku AKP, MHP û partiyen bi ser wan ve li dijî bereya demokrasiyê û taybetî dijî Kurda çêkir herwa îtifaqa ku CHP bi partiyê dîra çêkir ku partiya MHP cuda bû partiya nû ya bi navê İYİ Partî yani tu heta tu dengê AKP 42 11 bide ber dengê ku MHP girtine li wê ittifaqê yani diyar e ku Erdogan eger ittifaq nebûye dengê AKP çend bû dengê Erdogan xwe jî hema ew dengê AKP biya dengê ku AKP girtî dengê Erdogan bî lê ev ittifaqe taybetî li dijî Kurda hatin çêkirinê ji ber ku eger tu berê xwe bidê hindek herêmên ku çucara MHP ku li Bakurê Kurdistanê bi sala ya Partiya Nijadperest ya Tirkiye ya Gurê Boz Tirkiye ku dijatiya sereke ya gelê Kurd bi hemî şêweyeka kir yani rasta rast bê ku veşêre bê ku siyasetê bike bê ku bi dijminayê gelê Kurd ke ev partiya bê partiya tabela yani gotine partiya Ruqa yani tenê Ruqayê wê navendê tuyekê hebin Bakurê Kurdistanê lê deng nedgirtin lê tu dibîne hinde ciha dengê ku berê belkî dengê wê 1.5 bû derketiye 5.5 yani ev vê ittifaqê diyar bit ku deng dane MHP ku MHP ku parçe bibû proje siyasiya Tirkiye'de ji ber nêzîkbîna MHP ku bibî perçekiş AKP tarafê muxalifiyê ku nav MHP'de ji cuda bibî yani ew partî li wan cihan cav serketiye lê HDP rûxmê yani em divê pêşî hilbijartin mafekî demokrasiye bi welatên demokrasî lê ji bo me Kurdar her çar beşê Kurdistanê ku ne perçekirinê demokrasi cara bawekî durust nehatiye pêkanîn ji bo Kurda yani ev li Iraqê jî wisa bûye berê jî wisa yan hej wisa İranê jî wisa Sûriyê ji xwe berê hilbijartinê ku hatin kirinê diyar bîn li Tirkiye welatê ku qaş û li rojhilata navîniyê
هری کو ده هالبجارتنين تداتين كرني ولاتين چتر بون اف سيستما کو بند دهش صادل همبري كردات يا يعني الدنيا دا بندي هري بلند هري زاد اف جبو كردات يا چكرني يعني جد اواكنا كومارش بو كرداش بو كردنا كم برلماني اونا وانا شابيشا كردا بگرنش سال نوتيفا کو كرد برلمانتري سر بخو كتن تداش دست دما دست بيكي و پشت انگیجی کو ایدی به باوری خو کو به دنگ خو روش بروش کو دهل بجارتن بول بجارتن زیاده کرن ایدی گاوی استه کو پارتی و کی پارتی بجدار ببن و دنگا بین هر چندی بجن دسپیک وقتی پارلمانترین احمد ترک لیلا زاناوی دسپیک کو پارتی کی درکت من البجارتن لوی جارب افچن جارم به پارتیا کو کرد پرانیتی ده جدی گرنت لگل چپ گروات کم پارلمانی یعنی او بند اگه تو بند حساب کی و زخت کل سر باکوری کردستانی هنم شر كل دجيله كرد كي همي درفت الدولة بكار بها بيكانين جبوه البجارتني ديار بي نامزة سركومارية هذا بيدراوشك شوا دا بي كسي كو خباتت كن الباكوري كردستاني دراوشك شدا بين يعني قد في وان قياسا بدي بر يقول البجارتني كو انجام دركتنا كرد سركتي بنا تفي كو اف انجام نبدل كرداجي بون يعني كرد جبي انجام نتراز طالما لقلا واش دنگكاني هدف كمي نكرد زياده نه زياده كلا 700,000 دنگ هدف الجوري هالبجارتنا دنگي كمي كرد اكب دنگي خويت كم كرين اكب برلمانتر جيت كم كرين الكردستاني والتركيا جي هدف دنگي خويت زياده كرين يعني اف اتفاقي كو هاتن شي اجش اش اتفاقيت كو هاتن شي كرين بيا مثلا جاكي وكي ادياماني ادیامان باز بارم جه کوفراتونش ل بربجی کاندی 15000 16000 17000 دنگ ی طرف کل اتفاق دا جیگرتیه به 3.5 4.5 پارلمان برنه او نبرنه جبر کو سیستم دابش کردن دنگا وقت الگوری سیستم ترکی کو او هیئت چکرن دنگ تیم پار وکرنه تأثیر ل دنگی بربجری HDP بونه دنگی کو HDP نامزدن HDP بونه دنگدری HDP ده تأثیر لی. والله بگشتی دوتره د AKP نزدیکی 2 میلیون دنگی لدست دا وندا کردو. بله. یعنی بیشتر گوری آگاه 2 میلیون دنگ AKP دنگی خواه یج دست دان لی الویدری AKP کو ما گفت اتفاق کو چکرین جبوی کو پارتیا کو پر دنگی کو جبوی اردوغان درخواستن 52 جبوی کو ویج درباز بکن. AKP دنگی خواه بلاف کردن سروان و قدر پارلمانترین HDP بربجرین HDP هاتی کردنی هم اتفاق AKP هم اتفاق CHP کویا جمهوریت. البته وش با کو آماجت پیدا درفتی نابرابر هروا با ساختکاری و تزویر. بله. او دنگانه بدست. مهم جی جهت کو خریب بری و جهن کو AKP شارداری کرده بزوره داگیر کردنه قیوم لسروان قیوم خود بجنه قیوم وانا بخاله کردنه قیوم کو کی گلی کرد وانا ناوی داگیر کردیم ناوی شارداری هاتنه داگیر کردنه اراده گل هاتیه نحسباندنه اراده گل حساب نکردنه الوان جها هدف دنگت خواهد زده کرین وان جهت کو تایبتی هر جهه که زده کن تایبتی جهت کو قیوم دانی نسر شارداریه و جهت کو AKP باجار کرده خراب کردنه کو گلک قلم شورن کرداجی چل باکور چل باشور گلک جهاد گوتن سیاست کرد لباکوری کردستان شر باجر و نظام یعنی مسئله قادن خسر خاری و بریا کد کردن بهانه الوی داری کسین کو مال وان هلوشیانه دناف شر دابونه کو بخواد ناف واقع مسئله دابونه دنگی خال داری زده کردنه نکیم کردنه يعني وانا لبن ديبون او كز لبي درنا دنگ ندن يا دنگ خوب دناك اردوغان ده فكر اردوغان يا بيت قلت الامده ام البريواني تقولت ام الامده البريواني يعني وقت اخفنا خويا دي ما هيك يا هالبجارتنا دا بروباغندا هالبجارتنا دا قو ام الامده البريواني ام يعني جبلي بدلي سي لتوجهن دي ينكو وانا قيوم لتعين كرين كنت شارداري داگير كرين AKP دركش دنگ خو زدنه كرنه دنگی HDP دنگی تفکر کرد یا باکوری کردستان یزیده بین یتوان زیده نبینه کسی کو بری دناف HDP دابون سیاست HDP رخنت کردن و دش درد کردن او کس دهل بجارتن دا در نکردن جی کو هفجنا که مروف ناویون جی بیجی راست لی به انجامه هرچندی کو گلک حیلاتن کردن گلک زختاتن کردن جهت صندوق هاتن و گوهاستنه يعني هندي جندت جلاميرجي جندت بدليسي جندت شرناخي ومنطقة كو هدف الرجاء دنجت ويجلك إذا ده البجارتين البارده يتشان جنداين أمرن جندت جردوانا بريا ويد بريا جشن رمضان لبرسوسي إيش كرن جمال باتاشن يشار باو دوكر شهيد كرن وظلم كزيرة ده كرن وهر رجع البجارتين ده هر الوين نافشيا سرجة
ایریش کردن بچکان لکولانان هدف الوی درجه بار نشاشنم صدی 64 نقطه 5 تشتکی واسه لسورجا کوانا کس لیکوشتین لیخال که سورجی برسوا کشتنا هر دو برای نشان یاشار عادل و جلال و باوی وانجی دا جلادن AKP ین نفس صندوق نفس صندوق دا کوام خبری بجرتن گو ام نفس صندوق البته یک بربجر نامزد نه تپا گوت بو ام نزی 4 بو 5 کرسی پارلمان وکی دناو آگرده لأورفا دربخ ام درخستی راسته وساجی بو يعني روشكي وصاها بو روشكي وصاها يعني مرov نزانه باش او چه پروسه کی دموکراسی وی يعني ناوی کی دموکراسی دکاری یا پروسه کی دروز لوی بنی يعني ما جو دست بك لغوري روشلاتا نافينكم رو في قياس دكي تركيا نقدلي خواج دلي خدا ولاتي كو ديمقراطا 8 ساله كومارك اللي هي البجارتن اللي تنكرني كان صاب جاركي اللي بالي اف البجارتن تجاري بوي كردا عادل نبويه تجارج بو كردا عدالت و راست و درستاید وان هالبجارتنا دا نبوي هاج دست بيكي حتى نهاجي نتنج بو كردا لتركيا بعام يعني بقشتي هالبجارتن وكيدن اگر تو بي انجام هالبجارتن تو بدي برهاف يعني الولاتا كي كو 52 صدي بيجت اريج بو سرو كوماري كي 48 بد صدي باش اگر اوجي 49 بويا يعني جي اوجي 5 بويا يعني اف جواك جي صدي 5 لدجي في دستلدارية لديش في سيستمية حتى هناك روجنامين أوروبا سربيل بجارتن نويسين يت ألمانيا جيت بلجيكا جزبارم نويسين دبيجن الولات أردوغان صادي 48 بينجي خاك لدجوية دبي تركيا كل درب ولات صادي حفتي بينج أو دياوي كده بأفجي روشكي كاتاستروفة يعني راست روشكي كاتاستروفة يعني كسي كوهاتي 20 سالة لأوروبا يا بجاوي خد بيني تبي كو سيستم أوروبا تبي رخنا كمروف لي بكيجي اللي بالي البجارتن كل أوروبا الولاتين أوروبا تنكرني كو تركيا بصالانة البردرجة أوروبا ساكنة تخاز بأندامجي فيكت ناين براورد كرن وجا اف جبويه جهه معجبه بوان دبين كسن كو بسالان دولات مدد جين في سيستم دبين جسادي 75 دبيجن اري اللي كسي كو دناف اردوغان دانن اردوغان روجانه دبين تشت كي 48 دبيجن دبي اف جبويه ما جهه معجبه يعني جهه دبي اف بيلي كولينكرين اف چه مساله يعني زور باش برز برواري او سروكاتي كونسي بروبري كوما جواكن كردستان لەسەر ئەو هەڵبژاردنانە البەتە لێدوانی داوە پیرۆزبایی سەرکەوتنی هەدەپەی کردو بەڵام دەڵێ ئەنجامەکان ناڕەوان دەبێت پارت و لایەنەکانی دیکە ئازادی خوازان دیموکراتی خوازان ئەوە پەسەند نەکەن و ڕەوایەتی پێ نەدەن بام لێدوانە گوێبیستی بین پاشان دێمە گفتوگۆ لەسەرەوە ساختەکاریانە دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز بە گوێبیستی لێدوانی کۆما جڤاکێن کوردستان بین سەبارەت بە ئەنجامی هەڵبژاردنەکان کە بە ناڕەوا لە قەڵەمی داوە هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆما جڤاکێن کوردستان کەجەکە لە ڕاگەندراوێکیدا ئاشکرای کرد هەڵبژاردن لە دۆخێکی نەئاساییدا و بە فرد و فێڵ و ساختەکاری ئەنجامدرا دەسەڵاتداری ئاکەپە و مەهاپا بە مەبەستی ئەوەی دوژمنایەتی لە دژی دیموکراسی و گەلی کورد بەڕەوا بکات هەڵبژاردننی پێشوەختەی بە سەر گەلانی تورکیادا سەپاند هاوکات هەموو جۆرە فشار و زۆردارێکی بەسەر ئازادی خوازان و دیموکراتی خوازدا سەپاند لەلایەکی دیکەوە گواستنەوەی سندوقەکانی دەنگدان بە تایبەتی لە شارە کوردیەکان جۆرێکی دیکەی ساختەکاری ئەردۆگان و دەوڵەتەکەی بوو لە هەڵبژاردنە پەرلەمانی و سەرۆکایەتیەکەی تورکیا لا بەشێکی دیکەی لێدوانەکەیدا کۆما جڤاکێن کوردستان کەجەکە ڕایگەیاندووە نابێت هێزە دیموکراتی خوازەکان ئەو ئەنجامانەی هەڵبژاردنەکانی تورکیا پەسەند بکەن و ڕەوایەتی پێ بدەن پێویستە لە دژی ئەو دەسەڵاتدارێتیە هەڵوێست پیشان بدەن کەجەکە ئاماژەی بە سەرکەوتنی پارتی دیموکراتی گەلان هەدەپە کردووە کە یەکێک لە گەورەترین مەبەستەکانی فاشیزم لە هەڵبژاردنە هێشتنەوەی هەدەپە بوو لەژێر بربەستی سەدادەی دەنگەکان بەڵام گەلی کورد و گەلانی تورکیا ڕێگایان نەدا هەدەپە لەژێر ئەو بربەستەدا بمێنێتەوە بۆیە ئێمە ئەو سەرکەوتنە لە گەلی کورد و هەموو ئاشتی خوازانی تورکیا پیرۆز دەکەین لە کۆتاییدا کەجەکە بە پێویستی دەزانێت کە گەلی کورد و هێزە دیموکراتی خوازەکان هۆشیار بن و تێکۆشان لە دژی دەسەڵاتداری فاشیستدا بخڵخێنن بۆ ئەوەی هەموو پرسەکانی تورکیا چارەسەر بکرێن جگە لە تێکۆشان هیچ ڕێگایەکی دیکە نییە دەبێت لە دژی حکومەتێک کە هەموو هێزی خۆی بۆ لەناوبردنی دیموکراسی دەخاتە گەڕ تێکۆشان فراوانتر بکرێتەوە بەڕێزادنان بەرواری پێ وایە هەر بە ئاسانی ئەوە لایەنەکانی تورکیا قبولی دەکەن کەچەکە داوایەکی وا دەکات دەڵێ قبولی مەکەن ناڕەوایە ئەم ناڕەوایەتیەش ئەگەر پەسەند بکرێت بارودۆخی تورکیا بەرەو تاکە کەسی و
بڕیاری کەسێک کە بەخۆی هەموو شتەکان بگرێتە دەستی و دەرەنجامیش دیکتاتۆری لێ دەکەوێتەوە. يعني الولاتێکی کو دموکرات بێت ڕاستیژی ئەف ئەنجامێت کولچیکی وڵاتی ئەوروپای ینی وڵاتێکی کو دیموکراسی لەسەر دەست بە کوەکی ئەردۆغان پشتی داخوێن یاخوا گۆمە دەرسا گوگل ترکیە دەرسا دیموکراسیەدا جیهانی یعنی ئەگەر وڵاتێکی کو دەرسا دیموکراسیەدا بێ جیهانی فقط لەوێ دەرێ پرزگیرێک نه گەلێ کوردە گەلێ کورد ji dest pêk ka propaganda hilbijartinê bangeşa hilbijartinê dema ku li Bakurê Kurdistanê dest pê kir serokê berê HDP û namzetê Serokkomariyê Selahattin Demirtaş dehê cara yanî bi dehan reportajê bi rêya parêzeran ê ajansên navdewletî pê re çêbîn gotiye em rewşekî nerawa de rewşekî neadil em dikevin hilbijartinê û neadalet heye em vê sîstemê qebûl nakin em divê ev sîstem biguhertinê. Fakat vê derê bart keve ser ji Kurda zêdetirê te bê Kurd berxwedana xwe ya li dijî vê neheqiyê dewam dikin yanî serlêdan ez barim gelek ciha hatine kirinê jî. Fakat li vêrê barê migrant kevit ser partiya serekî ya muxalefetê li Tirkiye ku namzetê wê Serokkomariyê Muherremîn ce daxuyaniyek piştî dengdanê da û daxuyaniyek dî piştî wê jî da. Yani li welatekî dî ku bi vî şiklî hilbijartin hatî kirinê bi münaqişê berfir hebe hatan kirinê lê feqet êdî nivîskar û rojnamevan ser dinivîsînin dibêjin ku bi hev şêwirîne yani gelê ku da axiftin hev du şêwirîne yani muxalefeta ku divê niha nerazî bûye li meydana bûye ku meydan vala nekirbana wekî ku Erdogan xwe gelek jara li dijî muxalefetê banga beş alîgirê xwed kird got da kevin kolanan û kolana berê nedin û li dijî vê yekê mesela çawa wextê heftê hezîranê HDP baş denga distînê û piştîngê êdî yekê mijdarê hilbijartinê dubare dikin yani li wêrê Erdogan hingê bi roja alîgirên xwe gotê da kevin kolanan tevî ku hingê jî hilbijartina da serketî bî lê deng wendakiribûn û HDP bi heştê parlamenterî ku carê ket 13 nehbî çend biştekusa ket parlamenterî lê li vêrê demat muxalefeta Tirkiye mêzet ku CHP serkeşiya wê dike û ew partiyên li yani helwestekî şermoke yani insan şermiş xwe bike ew teslîmkar teslîm bîne yani resmen teslîm bîye ew qêreqêra ku tel meydan hat kir te milyona insan li meydana kom kirin û iddiayên ku te kirin ji bo xelkên Tirkiye hema bi derbekê yani wekî şêweyekî teslîm bû ji ber wê mirov hêvî ji tifaqên ku ji ser navê Tirka hatine çêkirinê nake tifaqê Tirka wextê li dijî vê dernekevin dijî vê neheqê dernekevin dengê Kurda dibin dengê Tirka da fatisat dernakevin yani eger li kîjan welatî bûye partiya sereke ya muxalefetê sat şaredariyên ku millet bi destê xwe hilbijir dengê xwe hilbijartin kirîn şaredarî rejim were destî deynê ser heştê şaredariya yani partiya muxalefetê bi vî şiklî razî nedibin yani tu saheke parlemana Ewropayê welatên Ewropayê Almanya partiyekî biçûk wekî Link yan jî partiya çep yan partiya Keskan li ser mijarên gelekî ji vê biçûktirê parlemenê tînin deh civîna û heta serokwezîra welatê xwe mecbûr dikin ku bê divê meselê îzah bikir lê feqet li vê derê ku Erdogan ev dixwazit rejîma xwe yek kesî li Tirkiye ava biket û rejîmekî yek kesî her tij destê wî dabit yanî li vê re mirov şêtî şaret tiştekî dî jî bikit êdî Erdogan li eger tu biçe ser ev qanûna nû ku çêkiriye bo Tirkiye tu berê xwe bidiye yani ew parleman tu her sada jî bikî destê partiyekî muxalif da jî Erdogan madem hemî ew destê wî danên çi Erdogan keyfa wî çi bixwaze dêwê kit rast dêwê kit yani li gorî xwe sîstema wasa guheriye şê Serokwezîrî gava viya guherit dadgeha destûra bingehên ya ku yek ji destiradarên serekeye li welêt gava viya li gorî keyfa xwe ya hêrişkirdin bo derewê snûrekan hemî erkê ku berê lazim e bi dengê parlamentera ku gel wan parlamentera hilbijêre dişînin meclisê û ew deng lazim e çend ji ser sadeyan bêjin li gorî rêje çikûber ku niha rêjeya parlamenteran jî zêde kiriye bûye şesat yani li gorî wê êdî ew tijî nema êdî tişta kuş meclisê derbas nebin ji Erdogan yani niha dibêjin parlamento wana dibin memûr dibin karmemûrên pareyê xwe degirin nazan 25,000 lîrê milyara çend e parlamanan haya Tirkiye mirov şêt wekî meclisa wilayetên li Kurdistanê waliyên ku ji aliyê Enqerê ve hatin
تعيين كرين وحتى نهاجي والين لكردستان بهالبجارتن ناين هالبجارتن والي جالية دستلاتدارية وقتين تعيين كرين مأمورة كي دولة يلوي دري يعني لشينا دستلاتدارية أنقرة لباجارين كردان هم باجارين دي تشتكوا تخاص تشتكي باش مخالفة بو يعني ام بدنجل اوبوزيسيون لبرانبر ام ساختكاري اردوغان دا ببون منه چند روزك بر لهالبجارنا كان برای جمیل بایی اندامی کنسی برابری کجکا اما جبهه داده دلی هل لیستا و اردوغان لصدا 52 با خوی آماده کردو. علی اول صدا 52 لهالبجارنکان دا دیار دکیو چند روزی که دیگر دیبین. باشه دوخکد آشکرای یعنی شهروانیت برای جمیل بایی بیش چند روزی آماده پیدا بوچی جهپا بدرجه یک مقبول دکا. یعنی بدیتنا مخواهد وکی کو بقاسی از رجوع ترکیه یعنی کو ام تناف کاری خودت شوپینه کلا ترکیه و کردستان جا آکپ زده تر جهپایه. جبر کو آکپ عمری شی بجی اف چند ساله کن لی جهپ پارتیه که کو به آواکرنا کوماری ره یعنی کلا که سلکه بدن ترکیه دا و الباکوری کردستان جی. ولتركيا يعني جهبه فيغافي بارتيا مخالفته مثلا دنيز بايقال سروكي كو دس بكر او برزغريكين كو دركتنا بينوي دا وقلجدار اوغلو اينان دنا سر علويه كي اينان سر دسلاداريا جهبه جبوي كو دنگ علويه بگرن وفيل جالك جهاجي مروف بينت باندورا خويا كريبو دنگ جهبه فقط لفيه البجارتني دا كو محرم انجا بو نامزت جهبه بديت نام خواجه محرمين جهه بزيدتر سر ناوي خوا او كد يعني وكي بيجت ازشتا فورترن برخه دته مثلا وك بارتي وصادي 20 چند 24 صادي سهمنين يعني وكي كو لشونا كو زيدتر مخالفته بكت وجبوي قال ببت برسبا برسيد قال بسرو كوماري دهاتيه تركي فتري برزغريكا كدناف نخوشی کد ناف جهه پیدا داری خستیا پیش یعنی خواجه ویجاج برهنده پرزگریکا ترکیه جهه په حتی یعنی حتی بریا کو آکپ وری پرانی حکومت ترکیه ین حتی تو نبره خود کوالسیون یعنی چه بونه 3 سالن 2 سالن تیک چونه حتی 3 سال و نیف چونه تیک چونه البجارتن پیش وقت هات نکرنی و کی ویگاوی جبرکو پرزگریکا اساسیاوی ولاتی پرزگریکا کرده همینا کو کینوان السر مثلا کردینه یعنی جبن ده البجارتن بگیره جوهرتنا ناوی کردستان گنده کردستان زمان کردی قدغه سر کرده یعنی همی تشتی قتل عام سر گلی کرد همی پرزگریکا توانا وی و گریداینه جبرکو چارچوه که کو اوکی جوهیه هیا دبین دما جوهی وسا خل دوره که دکشین و یک دکشین ناو دا ادی ناش نکاره درکه یعنی دوره که لگور سیاست ترکی دانه اف سیاست ترکی لازمش وی دوره در نکوید نخواه پرزگریکا جبوی کمارا ترکی جبوی کمارا ترک چکن یا کو تنبینا کرده تنکرنا کرده و کم نتوین دینیل ترکیه و کم دینین دینیل ترکیه قبول نکد یعنی اف تین و دزورن الدوروی خلاکی جبوی کل دوروی خلاکی در نکهون لی هر کسی که بشه که او پارتیا جمهوریه یا گله و اویدی جی مثلا سرناو اسلامیتی اویدی سرناو نجات پرستیتی زور باشه بچینه سر مجاره که تر کاریگری ام سرکوتنه هدفه و گرنگیکشی چیه بو امی کرد و کردستان لو بارودوخی که آماجه من پیدا که بدستیه ناو نه ده مثلا کرده باکوری کردستانه جبرکو یعنی به حکمی کو پرچاش همیا ماستریه کو کردستان هاتیه دابش کردن سر 4 ولاتین روشلاتا ناوین جبلی ارمنستان اگرن بحث بکن یعنی وان هر 4 ولاتین روشلاتا ناوین عراق ایران و سوریه و ترکیه به حکمی کو باکوری کردستان پرچه هری مزنه و زیده یا کرده الویدریه باندورا هالبجارتن كل تركيا بين كل سياساتها كل تركيا تي بيشكتن در حق برزگريكا كرده لسر همو بشين كردستاني اريني باندورا خو سر همو بشي كردستانت كت بنريني خرابي باندورا خو خرابي سر بشي ديت كردستانت كت جبركو برزگريكا هري مزنه دجمناتيا دولتا ترك جيب لگوری وی لدیجی گلی کرد روش بروجه مثلا تو سال 1990 که پشتر دانا باشور کردستان تو بینه بیراخه
دولتا ترک هما کو پشتی وی به سالا که یعنی بین سالا نوت دو هلبجارتن پیشیل باشور کردستان هاتی کرنی و مهاوین هلبجارتن کرد پایزه دست بشر براکوجیل دیجی پارتیا کارکرین کردستان PKK دان دست بکرن زخت له هر دو پارتیان سرکین باشور کردستان هات کرنی شراکی براکوج دا دست بکرن اف گریدای سیاست کو پرزگریکا کرد ول باکوری کردستان گریدای یعنی پشتی کو اف ازمونه جهم در باز مشرم براکوجی هات سر مثلا صدام جد استلاداری کتو ایدی هدی کرد کتن خود بون خودی هیوی کل باشور کردستان بنگاو دی بین آویتنی لیبل دولتا ترک لیبل دولتا ترک لوی داری گوت وقتی کو سرهلدانا ل سوریه و روجاوای کردستان 2011 دست بکری گوتی شاشیا کو مکری ل باکور عراق یعنی مثلا مبستان جه باشور کردستان بو گوتی ام ل باکور سوریه روجاوای کردستان مبستان بو نکن و اف به پراتیک جی به همیشه و خاکر پیشی بکومه چته به هر تشتی یعنی سیاست ال ترکیه دخوازم بسرویری سیاست ال ترکیه دما اگر کو جبوی چاره سرکرنا پرزگریکا کرد بل سر اساس بنگهین راست و درست پرزگریکا کرد ل ترکیه به چاره سرکرنه نروشید بیج صدی 75 پرزگریکا کرد ل روشلات ناوین ته چاره سرکرنه جبر کو دجاتیا ترکیه لگل پرزگریکا کرد که هرچندی فرق رژیم ایران یا ترکینه یا عراقش یا ترکی زدنینه فقط دهند وارا دا گوهرتن چه بونه لروشلات ناوین یعنی مثلا ایران تاریخ های مزد که تاریخی که جدا کرده لگل کرده هیه مسئله قدغین سر کرده دا هر چندی که اوجی قاتله که گلی کرده روزانه جوان کرده رو کد فقط مسئله سیاست دا ما بله آخرین نشان رامین حسین پناهی دی لسیداری بده یعنی اف مسئله به لباکور کردستان اف مسئله باندوری ل هر چند بشه دی کردستان کد ما ببینید اف مسئله کوبانی داجی خویابی یعنی دماکو کوبانی کت بر هریشن دجوار ین چتن داشه کو اردوغان به همه وای لیکاریان دا یعنی دو از بار 25 مه بو بیرانینا یک جکم کوجین کو کوبانی هاتی کرنی اف چتن داشه د باکوری کردستان را اردوغان دری وکر گوته هر سر کردا بکوجن لگریسپی وساکر یعنی همه تک برنا او کردی شورش کردی البشه دید کردستان گریدای باکوری کردستان زور باش البته لا یعنی معنویتش گرنگه اگر هدف سر نکوتا کاریگری خرابی لسر معنویتی یا روحیتی خلقی کرده بو باشه دل میجوی حکمرانی ترکیه دا تاستا سجار دستوری بنراتی ترکیه گورا ولا 1920 شو تاستا و جاری یکمینه به فرمانی البته دلخوازی اردوغان ام دستوری استش د ګورې له پارلمانیو دکریت سروکاتیا راستر بلین دکریت تاککسی و بنمالی راپورتک من لو بارو هيا باش فهم بكو گوبیستی لە ساڵی 1920ەوە تورکیا خاوەنی پەرلەمان و لە سەردەمی هەموو دەسەڵاتەکانیش سیستەمی حکومڕانی ئەو وڵاتە پەرلەمانی بووە بەڵام لە ساڵی 2016دا ئەردۆغان لە ڕێی ئەنجامدانی ڕاپرسیەکی سەختەکاریەوە دەستوری وڵاتی گۆڕی و بەوەشەوە سیستەمی حکومڕانی لە پەرلەمانیەوە گۆڕدرا بۆ سەرۆکایەتی کە ئەمەش یەکێ بوو لە کارە دیارەکانی مێژووی دیکتاتۆری حکومڕانی ئەردۆغان لە تورکیا یەکەم دەستوری تورکیا کە گۆڕانکاری بەسەردا هات و لە ساڵی 1960 دوای کودەتا سەربازەکەی تورکیا دەستور جارێکی تر نووسرایەوە هاوکات لە ساڵی 1982 گۆڕانکاری لە حکومڕانی وڵات کرا و دەستورێکی نوێ بۆ تورکیا داڕێژرایەوە بەڵام حکومڕانی وڵات هەروەکو خۆی پەرلەمانی مایەوە دوایین جاریش دەستوری تورکیا لەلایەن ئەردۆغانەوە لە ساڵی ڕابردوو گۆڕدرا و سیستەمی حکومڕانی وڵات لە پەرلەمانیەوە گۆڕدرا بۆ سەرۆکایەتی بەمەشەوە سەرجەم دەسەڵاتەکان لە پەرلەمان و ئەنجومەنی وەزیران سندرایەوە و ئیتر ئەردۆغان چارەنووسی وڵاتی بەرەو دیکتاتۆرێتی زیاتر برد ئەگەرچی لە پێشووتردا سەرۆکایەتی کۆمار دەسەڵاتێکی زیاتر تەرشیفی هەبوو سەرۆک کۆمار لەلایەن پەرلەمانەوە هەڵدەبژێردرا پەرلەمان چاودێری و لێپرسینەوەی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکرد بەڵام ئەردۆغان سەرجەم ئەو دەسەڵاتانەی لە پەرلەمان و ئەنجومەنی وەزیران سندەوە و هەموو دەسەڵاتەکانی گردە دەست و دەسەڵاتی لە ئەنجومەنی وەزیران و پەرلەمان سندەوە ئەو گۆڕانکاریانەش بەلای لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و چاودێرانی تورکیاوە ئەردۆغان حکمی وڵاتی بەرەو تاکڕەوەی زیاتر برد و ئیتر ئەردۆغان هەموو دژایەتیەکی خۆی بۆ گەلی کورد و گەلانی ژێردەست لە تورکیا دەربڕی لە ئێستا کە ئەردۆغان لە ماوەی حکومڕانی 16 ساڵەکەی خۆیەوە لە تورکیا وڵاتی ڕوبەڕووی دەیان قەیران کردوتەوە
وڵە بینەرانی بەڕێز میوانەکەی دیکەشمان بەڕێز بازات پیرموسان دامی کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە گەشتە ستۆدیۆ زۆر زۆر بەخێراتنی دەکەین بەڕێزیش بەرواری دوانیە هیچ عشیرەتی وڵامش بەرواریم هەردوو بەرواری دووبارە بەخێر بن سەرسەری سەرچاو ئەلبەتە بەوەی کێشەیەکەوە بەڕێستان کەمێک دواکەوتن ئێمە هەندێک باسمان لە دەرەنجامەکانی هەڵبژاردنەکان کرد کاریگەریان لەسەر کورد و کوردستان ناوچەکە هەروەها ئەو سەرکەوتنەی هەدەپەش چەندە کاریگەری هەیە ئەلبەتە ئێستا پێشەوەی بەڕێزی شتبەی دۆسیەکمان نەبوو لەسەر گۆڕینی دەستور لە پەرلەمانیەوە بەرەو سەرۆکایەتی بردننی ئەوە ژوا دەکا کە ئەردۆغان ببێتە ئەتر کەسی یەکەم لە تورکیا ئەلبەتە خزم و کەسوکارەکەی خۆشی نەناردە پەرلەمان بۆی لە دام و دەستگاکانی دەوڵەتی دایان بنێ زیاتر دەسەڵاتەکەی بە بنەماڵەیی بکە بەڕێزت کۆی گشتی پرۆسەکە چۆن نەبینی خوێندنەوە چییە کاتە دەیە فرم بەڵێ دیارە ماندوو نەبن دیارە ئەو پرۆسەی کێسە بە ئەنجام گەیشتووە لە پرۆسەیەکی در و درێژە دەسێ بە تایبەتی ئەگەر ئێمە نەچینە پێشتر ئێمە لە بەهاری عەرەبیە و دەسێ بکەن کە بڵێن لە 2002 ئەگەر بڵێن ئەردوگان سوڵتەی بەدەست وەرگرتووە بۆ ئەم مەبەستەی بووە ینی لە میانەی ئەو 15 ساڵەیە کە خەباتە کاری بۆ ئەمە کردووە دیارە گەیشت دیارە ئەو بڵێن یارمەتی دەری هەبوو ئەو کێشانێکی دەوروبەری بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وتم ئەو بەهارە عەرەبیەکە کەوتە بەهاری ئیسلام بوو لە ناواخنا دیارە ئەو وەکو بڵێن وەکو چۆن بڵێن ینی دیاریە کە بۆی هاتبوو کە دووبارە ئێمە ئەگەر بە مەسەرەی دەوڵەتی تورکیاش نەوەستم بەهاری عەرەبی سەرکەوێ ئەگەمە سەر ئەو چوارچێوەی دەوڵەتی عوسمانی و زیندوی دەوڵەتی ئیسمانی ئەوە دیارە وەکو خەونێک بوو بەڵام بۆی هاتە پێشەی بەڵام لێرە هەلوەستەی بکەین ینی لەوەیە کە هەڵبژاردنەکانی مەسر دروستە بێ بە 11 مانگە ئەو خەونەی لە بن خاکەنێن دووبارە ئەگەرێتە سەر ئەو مەسەرەی دروستبوونی داعش و ئەو هەموو یەک لە دوای یەکانە دیارە دیسانەوە وەکو گەیشتن بەو ئاماجەی کە ئەمڕۆ کە دەوڵەت بەدەستەگرێ هەموو جونگەکانی بڵێن دەسەڵات و هەموو جونگەکانی حتا مەسلەی هەڵبژاردن و تەکتیکی هەڵبژاردن ئەو مەسەلانە دیارە لە مەسلحات و لە بەرژەوەندی خودی ئەردەوان بڵێن ئەردوگانە بوون بەڵام لە سەروی ئەو هەمووانەوە لەو ڕەوشەی کە لە 2014ەوە کە پرۆسەی ئاشتی ئەوش بە تەکتیکی ئەردوگان خۆ و ئاکپارتی ئەبێ دەرچوونی هەدەپە بەرپەرشکاندن و سەرکەوتنی بەڕێز دەمرتاش لەو شارە گەورانی کوردستان وەکو سەرۆکایەتی ئەمە دەستکەوتێکی مرادی نەتەوەی کورد و گەلانی دیموکراتی خوازی کوردستان و حتا تورکیاشن یعنی ئێمە ڕەنگە زۆر دوو حاڵەتی خوێندنەوە هەیە بۆ ئەو ئەنجامانەی کە لە هەڵبژاردنەکانی تورکیا دروست بوون ڕەنگە خەڵکانی لە ئەوەی دووربینیە هۆنە بێ لە مەسلەیەکی مثلا سۆز و ئەوانەی واکە ئەڵێ ئێمە ئەردوگان دەرچووە دیارە تەواو ئیتر وەکو بڵێن پشتێنی لێ بکەینەوە و هیچ لە هیچ بەڵام لە بیرمانە چێ پارتەکەی 2 ملیۆنی و دەنگی کەم کردو بەڵێ ببینی بەڵێ ئەنی خۆی سەرکەوتنی ئەردوگان لە مەسەلە ڕقەمیەکە لە ژمارەکە ئەڵێ بردیەوە بەڵێن لە مەسلەی دۆڕان زۆر شتی دۆڕاند ینی دۆڕاندنەکە فەرموو لە میان دوێنێ و ڕۆژی نەتایجی مثلا ڕۆژی یەکشەمە ئێوارەکەی سەری ڕۆژنامە جیهانیەکان مێدیا جیهانیەکان بکە حتا خودی ئەمریکاش ئامادە نییە پیرۆزبایی لێ بکەن ئەمریکا ئەوانەی کە پیرۆزباییان لێ کردو لە پەنجەکانی دەستاسە بەڵێ هەندێک بڵێن مشەخۆری لای خۆمان بڵێنی کوردەکان هەرزوز و پێشەموو ئەوان بکە ئەمان جێگای داخە بەڵام لە کۆی بڵێن دەرەنجامەکانی هەڵبژاردندا ئێمە سەرڕای ئەوەی کە لە بارودۆخێکی زۆر ناهەمواری خەڵکی کوردستان لەلایەنی ئۆکۆنۆمیە لایەنی حتا مورالیەوە کە خەڵکێک بڵێ تەواو دوای ئەو شارە گەورانیان خاپور کرد و بە ئەفرینیشتەوە هاتنی ناو باشووری کوردستان بەڵام ملەتی کورد و گەلانی ئازادی خواز سەرکەوتن و ئەو ڕادیان چکە و ئیشی بۆ ئەوە کردنی ڕەنگە ئەردوگان خۆی ئەگەر کورتیکەینەوە شیتەڕێکن مەسەلەکانە ینی ئەردوگان خۆی ڕەنگە دەرنەچوونی هەدەپە
پێی خۆشتر بوو کە بەسەری کۆمار نەچێت لە ناوەخنە ینی بۆ مەسلە استراتیژیەکە بەڵام ئەو خەونەی پوچەڵ کرایەوە یعنی ئێمە بێ پیرۆزبایی بکەین بڵێ هەدەپە دەرچوو بڵێ لە شارەکانی کوردستان دەنگیان نایە بە ئەردوگانە ینی لە مەسە استراتیژیەکە باشە پرسیارێکی دیکەدا ڕاستە بکەم ئەمە چەندە کاریگەری لەسەر ئەو داگیرکاریە دەبێت کە لە پێش هەڵبژاردنەوە بۆ سەر باشووری کوردستان ئەردوغان دەستی پێکرد دیارە من لەو خاڵەوە دەست پێ ئەەکەم ینی باشووری کوردستان تایبەتێکی خۆی هەیە ینی چ دوای ڕفراندۆم چ بڵێن ئەو حاڵەتانەی کە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق دروست بوو دیارە هەندێک بربەست ینی داگیرکەری دەوڵەتی تورکیا لەو دوو ڕۆژانەی ئەفرین و دەستی پێ نەکرد لە ساڵی 92 دەستی پێ کرد لێرە عینی کێشەیە ینی کێشەیەکی بچووک ئەگەر باشووری کوردستان بچووکەینەوە سەردەمی ئێستای ئەو دیکتاتۆریەتەی ئەو تاکڕەویەی تورکیا نزیک بۆتە لە باشووری کوردستان بەڵێ ئەخر ئەگەر مەسەلەی دروستکردنی گەورەکردنی سنووری مثلا جیۆپۆلیتیکی تورکیا بە گشتی ئەنێ بەرەو ئاراستەی دەوڵەتی عوسمانی ئەرێ خۆ شاراوانیە کە دەوڵەتی تورکیا هەر لە ساڵی 23 کە دامە تاکو ئێستا حەلەب و مووسڵ لە بەی خۆی ئەزانێ ینی ئەمان یەکێ لە تەواکەری ئەو خەونێک کە پێشتر باسم کرد ینی بەڵام من لەو قەنەعەتەیەم ینی چونکە وەکو وتم ینی مەسەن ئەردوگان دەوڵەتی تورکیا ئاکپارتی بە تایبەتی بڵێن جیهانی عەرەبی ئیسلامی دۆڕان ینی بخۆی مثلا لە لیبیا بگرێت تونس لە مەسر بکات حتا لە سووریاشە مەسەلەی ئەفرین ڕاستە شتێکی زۆر پیرە بەڵام شتێکی استراتیژی نییە بەڕای من لە عینی کاتە ئەو خەونەی هاتنی ناو ئۆروپا و جیهانی ئەوانەی هەمووی دۆڕان ینی تۆ بینە زۆر جار مثلا لە ڕۆژنامەکانی ئۆروپیا بخوێنە حتا من زۆر سەرنجی ڕۆژنامەکانی سوید و بەریتانیا ئێمە تۆ بینە خەڵکانی شتێ نووسێ کاکە ڕووی ڕاستەقینەی ئەو ئەردوگانەی کە خۆی بە دیموکراتی دۆڕانی ینی دۆڕانی جا بۆیە من قەنەعەتەکەم ئەمان هەمووی تاسی لەسەر خۆی تورکیا چێتوگە مەسەلە مەسەلەیەکی ئۆکۆنۆمیە ئەگەر نەختێک زەرمەندی لەسەر مەسەلەی دیبلۆماسی ئۆروپیە لەسەر مەسەلەی دیبلۆماسی و ئەو مەسەلە بەرژەوەندیە لەگەڵ دەوڵەتان و جیهانی عەرەبیا بێ ئابووری تورکیا دەخوارێت کاتێک کە ئابووری تورکیا دائەبەزێ کە لە میانی ئەو چەند ڕۆژێ حتا دوێنێش دابەزی لیرە بەماوەی تورکیا نزیکەی لە 120 قیمەتی خۆی ئەمەیان یارمەتی دەر نییە بۆ ئەوەی کە ئەو پرۆسە ئەو مەسەلەی داگیرکاری چ بۆ باشوو چ بۆ ڕۆژهەڵاتە سەر بگرێ من قەنەعەتەکەم حتا حکومی بەڕێوەبردنی ئەردوگانیش ڕەنگە نەکاتە پێ ساڵی تر ینی چکە زۆر شتی دۆڕان ڕاستە لە ناوخۆیە بە فێڵ و بە تەزویر و بەوانە بردیەوە بەڵام لە مەسەلە دیبلۆماسی و استراتیژیەکانی دووریان نزیکە سەر ناگرێت بە تایبەتیش ئەگەر من خلاصەی قسەکان لەسەوکەم بە ناوی ئیسلامێکی ڕادیکاڵەوە ئەچێتە بێتە ناو ئۆروپا ئەوێتە تەلاعوب بە میزاج و بە مەسەلەی استراتیژیەتی دیموکراتی بکە ڕەنگە ئەوە قابلی قبول نەبێت کاک عەدنان پرۆسەی چارەسەری دۆڕاندووە ئیکۆنۆمی وڵات بەرەو خراپتر دەڕوا لەو بوارەشدا دۆڕاندوێتی جیهانی عەرەبی دۆڕاندووە ئەوروپای دۆڕاندووە قسەی کاک بازات ئەمانەی هەموو دۆڕاندووە بە چ شێوازێک ئەردۆغان دێ داعای سەرکەوتن دەکات يعني من ضمن لو خلايا اخر كما مستباسي لكردي مثلا استا كبحث يمكن بروسا كود بجد سركتنا اردوغان يا وتكليني وي بولاتين عربارا تكشونا تكليني بالكشه روجا كبري البجارتني روجنامه اسرائيلي دنويسين دبي سركتنا اردوغان جبو اسرائيل باشه دبيجي راست قالك جرى الهمبري ما قوتنت تجت ودجوار دبيجت بس كريتوي بمليار تجارة الجالمات كن وتكليد ماش دما دسبيكي وحتى نهاجي بردوام بينه راست وقتی برپرسیارێکی ئیسرائیلیە تەلەڤیزیۆنێکی عەرەبیە دەگوت دەگەر ئەردۆغان ڕاست دەکە بەلا هەموو پەیوەندیان ئابووری سیاسی و جڤاکی لەگەڵ مەخۆل بکرد یادی مەسەلا ینی سەرکەتنێ دا ئەردۆغان بژت ئەزی سەرکەتی مەسەلا کووردا دا یعنی ئەردۆغان بە تشتێکی دەنگی کووردا گرتن به چارەسەریە پرسگرێکا کورد پێنگاوێ ناشتیەک و ساڵên 2013 و 14 و 15 دا وەکتی تێتکردنê ev hemî Erdoganî ji bo ku wekî mamosta behs kirî ji bo desthilatdariya xwe ya ku xewn xiyala wî ya Osmaniye pêk bînit yanî qesra ku li Enqerê çêkiriye bin 1000 odeye
هزار و ده قصر چکریه و روزنامه اوروپا وقت ما مستقوتی و سیاس مخالفین اوروپا باش به مسئله شروع کن فقط از خود دیدنا من یعنی ام بیژن اردوغان پشتوانی دستلاداری اوروپا وندانه کریه سری دا آلمانیا و فرانسا یعنی پیروزباهی کشوانا ینکو بگرم لحاتی کرنه اردوغان یک جه مرکل و شتاینمایش ده سرک وزیر خارجه بری کنه ها بویا سرک کماره و شتاینمایر اوی هر دو کاوانا پیروزباهی گرم اردوغانی کر و پشتوانی کر برجوان خودش برکو یه هری داگیر کردن کردستان داشت مثلا سلاح دا پشتگیری اردوغان کرد و دمیده دولت آلمان بخویه فقط چاپمنی آلمان مخالفین آلمان گلک باش سرسک مثلا راپورتاژ کی تلویزیون زیدیف آلمانی یا دولتی کو برهاتی چیکن برز پیرموسا ما بس یو بو او پروسه‌ای که دبو ترکیه بیگرته بر بو اندامبون لیکتی اروپا ایدی استنگ بو گشتوته بن بست یعنی اواجی مسئله کی کوره مثلا اندامبون لیکتی اروپا یعنی از بجم خونا حشتری مسئله که بین مثلا خونا حشتری اندامبون لیکتی اروپا ترکیش دست پیکا و اندامبون زانت نابت اندام لیکتی اروپا زانت نابت بس و مسئله دیمایک ناینن یعنی بریک کی کو وکی اندام کندن شیت اروپا کو بجنه اول شرط من تو شرط پیک نه خلاص شو داری تگرتیه فقط مسئله کی دوام کردن یا سری ملت ترکیه پیوگیری دانه ملت ترکیه کو ایرو نانه کی کرت 5 لیره و د اندام یکتی اروپای کو لیتر مازوت یا بنزین خال ترکیه 6 میلیون دا یا کو 6 هزار یعنی افهمی برنامه کی رنگه باش کاک بزاد اگر با کورتیا ماجه پیوده چون کاتکم برو کوتایی رو ارکی کردان و آزادی خوازانی ترکیه چیه برانبر لدوای اموزایات و تراو برانبر اردوغان بتایبه للايكي سيكولوجي يعني مثلا او فتره من 2004 تاكو استاو خبو كرني او اما هستكرا لباكوري كردستان بتايبتي او مورالي بيوزبون بهاك وبردوامبون لو تيكوشانيا نختك لاواز ببو هستكرا بلام الانجامي درتشوني هدف بلان او دنجا شايستي كمثلا برز دمرتاج يعني او مورالي قرايه يعني بوكو شك يعني شك ما نكر شك او شك معنا رويه ليه دائما قناعته كم لموضوع يعني او هذا السياسي يعني يعني بتابع خدي هدفه لقال او لا نايترك كبيشانغاتي حركي ازادي خوازي باكوري كردستان وحركي ديمقراطي بوني تركيا بكشي قراي تركيا يعني لسر او بس هيك يعني لسر او كان ك اشتكان والي بكان كبتوان يعني فشار لسر خدي اردوغان كبين صاليت من اللي بقول سلوك امانته لسر مثلا ديمقراطي رجع اشتكي اما شوكو خاوني كنالم خاوني كشتلانه بلام ديار يعني بتوكردنو خردكردني ريخستن يعني الدوله بينيتشكا باوان لبيرنا كاين يعني اگر زور لكردان يعني لكل كردستاني باكور لا ينقرن يعني دجي بلان هدفا يعني دنك باردوغان او انا ادري لسر اوانا خبات بكر من قناعته كم اوان بينغاوي هرب لبيشينيه كهذا كان كردستاني تركيز لهند شون هي رجع 16 تاي كرد بقرشي كرديه كرسي نهنا لسر امانه كار بكري من قناعته كم بو مشكلته كان كوتاي بينا مثلا بكري بو الدوريه كيتري هالبجارتنا كان سكوتن مسوغره بري من كاغدان زور بكورتيه غراماجي بيبدي خلاص اشتك بلم يعني ابي ما مساله روجاوي كردستان وباكوري كردستان ليك جانا كينوا استراتيجي اردوغان بريني فراتا عنتب ورفا ككوباني ام عفرين كامرو كوينا باكوري يعني كرد بخانه بشي روجلات اما سياستك اساسي دوله تركيا كرد لروجلاتي فرات هر لهالبجار كان شادي بينين او بشاني لبري روجاوي فراتن دنگي كم تراتو بلان ببراور برابردو هدف دنگ كان زيادي كرد اما ربرجي كرد چند جار اشاره بكده كايانوي كرد لروجاوي فراتوا نمبر بكان زور باش كاگ زاد وكو دواين برسيار برياره د روجي پنجشنبه 28 مان کنفرانسك ل
بارگای پەرلەمانی ئەوروپا لە بڕۆکسی پایتەختی بەلجیکا بەڕێوە بەرن نەگەر هەندێک زانیاری بدەن بە کورتی سپاس دەکەم. بەڵێ دیارە هەر بۆ ئەو بڵێن ئەو باسەی کە کردمان بزەبت سەد لە سەد لەسەر دەمێکی تقریبا 2 مانگە بێ ئێمە پلانێرێ بۆکەن خۆ ئامادەکاری بۆ ئەو کۆنفرانس ئاکرێ ئەنی کۆنفرانسی بەشداروانی ئەکادمیست و ڕۆشنبیرانی کوردە لە یەکێتی ئەوروپا بۆ مەسەلەی داگیرکاری تورکیا بۆ مثلا باشوور و ڕۆژئاوای کوردستانە بناوی ئەفرینەوە ینی زیاتر لە کاتی ئەفرینەوە ئەو مەسەلە دیارە مەسەلەکان پێشهات و شتی نوێ هاتە پێشەوە بەڵام تەرکیزەکرێت لەسەر هەلوێست وەرگرتنی ڕۆشنبیران و ئەکادمیسیانی کورد لەسەر ئەو هێرشکاری و داگیرکاریانی دەوڵەتی تورک بۆ کوردستان و بۆ باشتر ڕوونکەم بۆ سووریا و بۆ عێراق ینی ئەگەر زیاتر بەو ناوە ئەو ئەکرێ دیارە ینی ئەکادمیسیانی کوردستانی و ڕۆشنبیران ئامادە ئەبن نانی نزیکەی 80 کەسێک تا 100 کەس نخبە هەڵبژێردرا و دێن ناخشە لەسەر ئەوە ئەکەن و من قەناعەتەکەم شتێکی باشە بێ. کەی دەست پێ دەکات سەر لە بەیانەکەی بزەبت سەعات 9 یان دەیە تاکو حوتی ئێوارە بە دوو پروگرامێکی مناقشات چەند پەنەلیستە بن هەرێکو لەسەر بابەتێکە باسەکە مەسەی دیموکراتی بوونش ڕەنگە خاڵی دومی مەسەلەکان بێ بە تایبەتی بۆ تورکیا و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی هەر ئەوە نایانی ئەکرێ بەوا بزانم تەلەڤیزیۆنیش گێت و پێشکەشەکرێت بە زیندوو دەگوێزرێتەوە باشە کەنەکە ڕێکی خستووە یا کێی تریش لەگەڵ کۆنگرێنەتەوەی کوردستانی ئینستیتوتی کوردی لە بروکسل لەگەڵ بەشی تورکیا علاقاتی کوردی تورکی لە ئەتحادی ئەوروپی لە پارلەمانی یەکێتی ئەوروپا باشە بەڕێز بەزاد پیرموسا ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە زۆر سپاست دەکەم بۆ بوورەکات کەم درا بە بەڕێز سپاس دەکەین بۆ هاتنت کاک عەدنان بەرواری بەڕێزیش زۆر سپاس دەکەین ڕۆژنامەوان لەگەڵمان دەوی سپاس بۆ شرۆڤەکانت. بەڵێ بینەرانی بەڕێز زۆر سپاسی ئەوەی بەڕێزیش دەکەین کە تام ساتە لەگەڵماندا بوون تا بەیکەشتنەوەیکی دیکار شاد و بەختەوەر بن.